مزگێنیدا بە سروە بای بەیانی وا هاتەوە نەورۆزی کوردەواری بە تیشک تێکشکا سوپای کڕێوە هەواری ڕۆژگەیشتە خاکە لێوە فەرمان دەدا بە سەوزە سەر هەڵێنێ چیدی لە بەندی خاکی ڕەش نەمێنێ سلااوێک بە فێنکایی سروەی بەیانانی بەهاری پێشکەش بێەوە بینەرانی خۆشەویست و ئازیز وەک قەولماندابوو بە دەستپێکی وەرزی بەهار ئێمەش بارگە بنەمان تێک پێچا بەرەو ئاوایەکانی ناوچەی مکریان ئەوڕۆ قەرارە سەردانی ئاوایی خوڕخوڕە بکەین ئاوایەک هەڵکەوتوو لە 30 کیلومتری باکووری شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی مکریانی ڕۆژاوا و لە ناوچەی شاروێران هەڵکەوتەوە ئەم ئاواییە لەگەڵ ئاوایەکانی گردی یاقوب قەرەقشڵا قەرەداغ قجیاوە و گاپیس هاوسەیە شاخی گردی یاقوب و گردی نێوا و چاکەچکۆلە لە دەوروبەری ئەم ئاواییە هەڵکەوتون تاڵاوی کانی بەرازان کە شوێنێکی سروشتی و سەیرانگایەکی سرنجڕاکێشە لەم ئاواییە هەڵکەوتووە ئەم تاڵاوە کە ساڵانە بە دەیان گەڕیدەی جەهانی و هەزاران گەڕیدەی ناوخۆی وڵات سەردانی دەکەن پانتایی 970 هێکتارە کە لە بەرزایی 1275 میتری ڕووکەشی زەریاکانەوە هەڵکەوتووە خانوبەرەکانی ئەم ئاواییە لە خشت و بلوک و چیمەنتۆ سازکراون چەندانە خانوبەرەی قەدیمیشی لێیە زۆربەی ماڵەکان حەوشان هەیە کە دەرگای گەورەی تێگیراوە و کۆڵانەکان هەندێکیان ناڕێکن و هەندێکیان ڕێکوڕاستن و قاناویان تێگیراوە کار و پیشەی سەرەکی خەڵکی ئەم ئاواییە وەرزێڕی و ئاژەڵداریە تاقمێکیش لە خەڵک خەریکی کارهایەک وەکو جۆشکاری دارتاشی و قەسابین وەرزێڕەکان گەنم و جۆ و چەوەندەر و ئەو جۆرەشتانە دەچێن و بەرهەمی باغەکانیان سێوە گۆڕستانێک لە نزیکەم ئاواییە هەڵکەوتووە کە بە چەشنی هاوبەش لەگەڵ ئاوایی قەرەداغ کەڵکی لێوەردەگرن ئێستا لەگەڵمان بن با بچینە ناو ئاوایی خوڕخوڕە خزمەت دێهیاری بەڕێزی ئاوایی خوڕخوڕە دەین کاکە گیان سەلام عەلیکم. سلام علیکم زۆر بەخێرین تشەکر. زۆر سپاس کاکە گیان دەکرێت خۆتان بناسێنن؟ من جەماڵی محەممەدیم دێهیاری ئاوایی خوڕخوڕە. چەند ساڵە دێهیاریەوە ئاوایان کاکە؟ وەڵڵا هەر لە دامەزرانی شوڕای ئیسلامی لە دیهاتەکان من لە ساڵی 1970ەوە دێهیاری خوڕخوڕم. قالب و ساغ بێ ئیشەڵڵا. ئاغای محەممەدی چەند کەس لەو ئاواییە دەژی و چەند بنەماڵن؟ ئاوایی خوڕخوڕە تعدادی نەفراتی زمێتەکەی 1350 نەفرە و بە خانەواریش 385 خانەوارە. چەندی خوێندەوار هەیە؟ خوێندەوار حدودی 85% جەمعیەتی دێمە باسەوادن. باسەوادن. ئیمکاناتی ئاوای چی؟ قوتابخانەتان تاپۆلی چەند هەیە؟ ئیمکاناتی ئاوایی قوتابخانەی سەرەتاییمان هەیە ڕاهنمای کچانمان هەیە و ڕاهنمای کوڕان و دوای لە سەطحی دەبیرستانیشدا هەمانە و هونەرستانی کاردانی ششمان هەیە کە ڕشتایی کشاوەرزی لێ و لە ساڵی 1970ەوە ئاوایی خوڕخوڕە دەبیرستانی لێیە بەڵام ساختمانەکەی بەدەلیلیەوەی کە ئەتیبار نەبوو ئەلحەند حاڵی حدیازدایە دەبیرستانەکە لە نێودێ ساختمانی مەرەسەی قەدیمی نێودێ و لە حەود ئاوایی دەوروبەریەوە شاگردەکان بووی دێن لە دارەلەکەوە شاگرد بۆ سەطحی دەبیرستان دێن لێرە ئیدامە تەحسیل دەدەن. ئیمکانات و ئیمتیازاتی دیکەی ئاوایی چن؟ ئیمتیازاتی دیکە وەکو نانەواخانەی هەیە شرکەتی تەعاونی مەسرفی هەیە شرکەتی تەعاونی نەفتی هەیە و کتێبخانەش کە ئەو ساڵ ئەنجومەنی حامی بە خێرا خۆیان لە تەرەف خەیرینی ئەنجومەنی حامی دانرا و خانە بێداشتی لە هەیە و لە ساڵی 1970 لێرە سازکراوە خانە بێداشتیش. ئاغای محەممەدی ئەو ئاواییە لە چه ساڵێکەوە ئاوی لوولەکێشی و بڕق و تەلەفۆنی بۆ هاتۆ؟ وەڵا ئاوەکەمان لە ساڵی
ئاوی لە کەشی لە ساڵی 1970 ڕاهاتووە بڕق کە لە ساڵی 1970ەوە بڕقاتوە تەلەفۆنیش لە ساڵی 80 تەلەفۆن بۆ ئێرە هاتووە هەروە دوو مزگەوتیشمان هەیە مزگەوتی قەدیم دوایە مزگەوتێکیش 2 ساڵ دەبێ ئاودان کراوە لە تەریف لە تەرەف خەڵکی ئاوایی وە خێرینی منتقەوەدان دراوە کە مزگەوتی تازە بۆ سەرخۆشی ژنان و پیاوان ئیسفادە دەکەن مزگەوتی قەدیمەکەشمان بە عنوانی مزگەوتی جامعە بۆ نۆژ ئیسفادە لێ دەکەین ڕێگاوبانی ئاوای چۆنە؟ ڕێگای ئاوایی لە ساڵی 82 ڕێی ئاوای خورخڕی لە ساڵی 82 بە توولی 11 کیلومتر ئیسفالت کراوە کە ئەویش بە دانی 12 میلیۆن خودیاری لە تەرەف خەڵکی ئاوایەوە بە هەمکاری دەوڵەتەوە ئیسفالت کراوە. ئاغای محەممەدی کوچە و کۆڵانەکان پێڕاگەیشتێکیان بۆ کراوە. بەڵێ تەرهادی خورخڕۆی لە ساڵی 76 کە تەڕاحی کراوە لە ساڵی 78ەوە ئیجرا کراوە خەیابانی ئەسلی بە توولی 1 کیلومتر لەلایەن بنیادی مەسکەنەوە کە زیرسازی و جەدولکەشی و ئاسفالت کراوە هەتا ساڵی 82 گرتو ئەو ئەنجامیدا باقیەکەی کە لە ساڵی 83 ئەمە دیاریمان بۆ تەسویب کرا لە 84ەوە لە تەریق ئێتباراتی دیهیارەوە کە لە تەریق ئوستانداری واریز دەکرێ ئەمە نتوانیمە هەتاکو ساڵی 95 حدودی 15 مەسیر خیابان ئیجرا بکەم بە زیرسازی و جەدوەلگوزاری و پیادە ڕۆسازیەوە کە ئامادەی ئیسفالتن ئەلەنج ئەو ساڵ کە لە حاڵی لولەکەشی گازی داین گازەکەمان تەواو بێت دوای ئیشەڵا خوردادوانە ئیسفالتی کولی ئەو مەسیرانە دەست پێ دەکەین و بە تەواوی کولی نیودەکەش ئیسفال دەبێت ئیشەڵا ئینشاءالله ئەلحەمدولیلا ئیمکاناتی ئاوایەکە باشە بەڵام شاد کەمایستی شەبێ کەمایستان هەیە لە ئاوایدا چ داواکارێکتان هەیە؟ وڵا کەم و کاستەکانمان لە زەمینی تەری هادیەوە ئەمە جەدوەلکەشیمان جارە ئێستا حدودی 2000 میترێک ماوە ئیسفالتی نێودێژ کە دەبی بە وەسیلەی خودیاری خەڵکی و بە ئێتباراتی ئوستانداری بکرێ ئیسفالتی نێودەی کە هەزینێکی زۆری دەوێت ئەویشمان داواکاریمانەیە کە لە تەریق فەرمانداری و بەخشداری بۆمان پێگیری بکەن ئینشەڵا ئەمە بتوانین ئەو ساڵ هاوینی ئیسفالتی نێودەی بە کولی ئەنجام بدەین. ئاغای محەممەدی وەک تایبەتمەندیە و ئاواییە دەتوان ئاماژە بە چ شتایەک بکەن؟ وڵا لە باری تایبەتمەندیەوە لە دەوروبەری خورخڕۆی لە ئەترافی خوڕی تاڵاوی کاین بەرازان واقع بوو کە تاڵابێکی زۆر گەورە و خۆش و مرکزێکی پەرەندەنگەری زۆر مهمە لە ئێرانێک کە لە ساڵی 86ەوە بەعنوانی ئەوڵین سایتی پەرەندەنگەری لە ئێران ئیفتاح کرا. ڕێگاوبانەکەی ناخۆشە قوڕوقاڵە هەرچەند تیغی لێ دێن ڕگلاژی دەکەین بەڵام بازم احتیاجی بە ئیسفالت و بە شوێنڕێزی هەیە و هەروها تاڵاوی کاین بەرازان باتوت بێت کە گردشگەرێکی زۆر لە کولی ئێران ڕاڵات تا لە کشۆرەکانی دیکەش ڕادێن قەرار وابوو کە چەند سایتی مێهمانسەرا و پارکینگ ئەوانی بۆ ساز بکرێ ئەگەر ئیمکانیە دەوڵەت ئیمکانات بدا خەڵکی بتوانێت لە نێودێژ بتوانن سایتی مێهمانسەرا و خانوبەراندانێک کە بتوانن ئەو گەردشگەران دێن نەچنەوە شاری مابادیا شارەکانی دیکە لێرە بتوانن بمێنەوە زیاتر ئیسفادە لەو محیتی گەردێژگەرێ بکەن. هەروها لە پێداویستەکانی دیکەی خورخڕۆیمە ئەمن کە دەبی ئیشارە پێ بکەم ساڵۆنی وەرزشیە کە جوانانیمە لە ساڵهای زۆر مەقامە هێناوەتە لە جامی شاریۆران لە منتەقەی مەهاباد کە بۆ نمونە لە ساڵی 88 لە کولی جامی شاریۆران بەرەندە بوون لە دیارەکانی ئوستان بەرەندەی ئوستانی هاتنەوە و چوونە شمالێ لەوێ بۆ مسابقاتی دیاریهای سەراسەری کشوەر احتیاجمان بە ساڵۆنی وەرزشی هەیە. یەکێک لە پێداویستەکانی دیکە پردێکە کە لە سەرچۆمی خورخڕەکە لە مەسیری مەهاباد ڕادێ ئەو پردەکە محلی ڕفتە ئامەدی بینی خورخڕە و 5-6 ئاوە ئەترافێتی ئەلاندە حاڵی تەخریبدا و محتاجمانەیە کە پردێکمان لە 100 متر سەرتر بۆ سازکەنەوە و پردێکی باش و کە بتوانین ئیسفادە لێ بکەن ئەو منتەقە بۆ کاروباری اقتصادی و ئابووری و سیاسی و ئیجتیماعی و فەرهەنگی و کە واقعا لازمە ئەو پردە ساز بکرێتەوە. ئەمە داوامانەیە لە فەرمانداری کە لە کمیتەی بەرنامەریزی شارستاندا ئەو پرۆژەی ئەو پردەمان بۆ تەسیب بکەن. هیوادارم حتمما پێڕاگەیشتنی بۆ بکردرێ. دەست و خۆش بە ئاغای محەممەدی. زۆر مەمنون لەنگۆش دەست و چاو خۆش بێ زۆر بەخێر بێت.
تاڵاوی کانی بەرازانە سەیرانگایەکی یەکجار خۆشە هەڵبەتە پارێزراوە ئێندەش بە ئاسانی ناتوانین بێنەوە شوێنێک کە ئێستا ئەمە لێ ڕاوەستاوین هەر وەکوتم ئەو شوێنە 907 هێکتارە و بەرزایی ئێرە لە ڕووکەشی زەریاکانەوە 1275 میترە ئێرە چەشنی زۆر جۆربەجۆری باڵندە و گیانلەبەری لێیە باڵندەکان وەکو مراوی خەنەیی سێرو سوورە قورینگ و هەڵبەتەوانی کەش من زۆر بە چاکی ناناسم بەڵام جیاگۆڵیشی لێیە هەڵبەت جیاگۆڵی خواردەمەنی ناوەکو قامیش و جەگەن و ئەو جۆرە شتانەی لێیە ئێرە شوێنێکی گەشتیاریە کە لە شاری مەهاباد شارەکانی دەوروبەر لە تەواوی ئێران و تەنانەت لە دەرەوەش گەڕیدەکان دێن و سەردانی دەکەن بە تایبەت ئێستا کە وەرزی بەهارە و ڕۆژەکانی نۆورۆزە خەڵکێکی زۆرتر دێن بۆ دیتنی ئەم تاڵاوە. کاکەجان خۆتان دەناسێنن. سپاس زیارم سەرەتا بنەوی خودای گەورە من گۆرانی بێژم محەممەد هاوڕم پێ دەڵێن. ناسناوەکەتان هاوڕێوە؟ بەڵێ ناسنەوەکەم هاوڕێە بەڵات بەواتای فارسەکەی تەخەلوسەکەم خولاسە. کاکەجان چەند ساڵە خەریکی ئەو کارن؟ ئەمن لە ساڵی 79 تقریبەنەوە بۆ 17 ساڵی دەسێت کاری هونەری دەکەم. بۆ تەماتان گرت بێن بۆ لای هونەری گۆرانی بێژی. وڵی هەر لە سەرەتاوە لە منداڵیەوە من کە لە دەورانی قوتابخانە و مەدرسە معلیمەکان مامۆسایەکان زۆریان دەنگ خۆش بوون گۆرانیان ڕێنوێنیان دەکردین ئەمە تاقمێک بووین دەنگ خۆش بووین گۆرانیان پێدەکوتین. دوایش بەهۆی جە و کەش و هەوا و ئەو جۆغرافیا وڵاتی کە تێدا دەژین بەرحاڵ بڕێک پاڵمە فۆلکلۆردا مەسەلەن بڕێم بخوێنەوەم هەبوو لەسەر ئەدەبیات و لەسەر گۆرانی بێژە قەدیمەکان کە چۆنی گۆرانی کوتووە و بەرحاڵ ئەوە شتێکە حیسێکە لە وجودی مندا هەبووە بەرحاڵ دەستم کرد بەو کارە بوومە گۆرانی بێژ. دەستپێکی کارەکەتان هەر بە کوردی و یا فارسیتان دەکەن؟ من هەر لە سەرەتاوە هەر خولیای ئەدەبیاتی کوردی بوو هەر بە زمانی کوردیشم گۆرانی کوتووە ئەڵبەتە ئەنکاری هیچ وڵات لایەنێک ناکەم بەڵام بەرحاڵ ڕێزم بۆ هەموو توێژەکانی دیکەش وەلیار بە زمانی کوردیم گۆرانی کوتووە. کاکەجان وەکو کەسێک کە شاید زیاتر لە هەر کەسێکی دیکە شاییتاندی بۆ شاید بڵم هەموو ڕۆژێ لە شاین شایەکان چۆن دەبینن ئاڵگۆڕەیەکی کە لە 17 ساڵ لەمەوبەر تا ئێستا بەسەر شایەکان داهاتۆ؟ دروستە وەڵا من دەتوانم بڵم ئاماژە بە چەند خاڵێکی سەرەکی بکەین لە سازدا شتەکان زۆر شتەیە نەکرد بواری شایی بواری زماوەندواڵ پەرکی زۆر شتەکان لە سازدا بڕ ئاڵگۆڕیان بەسەرداهاتوە. بەرحاڵ هەل لە نەزەر گۆرانی کوتنیشەوە گۆرانی بێژەکان بەرحاڵ بڕێک لە ڕسەنایەتی لادراوە شتەکە هەر نەریتی خۆشمان لە شێوەی لیباس دەبەرکردن کە زەنا بەدەڵحانج ئەو لیباسە جوانت پۆشیوە بەرحاڵەوە ڕسەنایەتی ڕەچاو کردووە مش هەروەشتانم بخۆم لە بەرچاو هەبوو وڵای بڕێک بە لاوازیدا چۆ بڕێک بەلا ڕێیدا چۆ شتەکان هەر لەسەر ئەساسی خۆی بڕێک لای داوە بە پس دەڵێن شاد بڵین لەو دابوو نەریتە کوردەواریە بڕێک دوورکەوتۆتەوەیە هۆیەکەی چێ؟ هۆیەکەی لاسایکردنەوەی وڵاتانی غەربی و ئەو بەرەوبەر و نەخوێندنەوە و زانیاری و پێدانەچوونەوە و متالعات و پاڵ دووریکردن لە فولکلۆر و ڕەسەناتی و ئەو شتانەیە بە نەزەری من هەروای دەبینم من. پس داواتان لە لاوەکان چێ ئێستا کە دەڵێن شاید پشتیان لە فەرهەنگ و کللتوری خۆیان کردبێت؟ ئەمن داوام هەیە ئینسان کە ئێستامە ئەو ئاستەی کە قسەی تادا دەکەینە و ئەو وەختی کە الحەن ئەگەر پاڵ وەڕابردووی نەدەی
پاڵۆ پردەکانی پشسەرن نەدەی کە چی کردووە لە باری گۆرانی کوتنەوە لە باری ڕسەناتی و چون هەموو شتێک هەموو نەریتێک فەرهەنگ و ساسێکی بۆ خۆی لە ئاساسدا هەر فەرهەنگێک بخۆی ستون و سنبولێکەیە کەسانێکن کە زەحمەتیان کێشاوە ئەگەر پاڵ ئاور ڕابردوو نەدەی ناتوانانی نەێستاژ نەداهاتوژە تۆ داهاتوویەک بخۆت بەدی بکەیت مێدەوارم ئینشەڵڵا لە فەرهەنگی خۆیان لا نەدەن لەو زەخت و پێداگیری بکەن ئینشەڵڵا بڕێک لەسەر و نەریت و شتە جوانی چون فەرهەنگێکی پارێزراومان هەیە ئەمە لە باری زماندا تەواوین لە فەرهەنگدا تەواوین نەتەوەکانی دیکە دێنن دەڕەخسن ئافرەتەکانیان دەڕەخسێنن ڕێزم هەیە بۆ وڵاتێک وەلی ئەمە قۆڵ دە قۆڵی یەک دەکەین وەک خوشک و برایەکە لەپەڕین لە داوەت جیاوازیمان هەیە ئەمە ئەو فەرهەنگە ئینشەڵڵا پارێزراو بێ کاکە محەممەد گیان وەکو کەسێک کە پارێزەری دابوو کللتوری کوردەوارین زۆر سانسپاس دەکەم ئاواتی لە ساغی و سەربەرزیمەیە بۆتان سپاسگوزارم دەست و خۆش بێن گۆی ئینشەڵڵا سەرکەوتو بنیا خوددا داوای سەرکەوتوی بۆ دەکەم لە شو ساغ بێ خوددا لە ماڵە یەکێک لە خۆشەویستانی ئاوای خوڕخورەدان کە ئەوڕۆ ماڵە ساحب شاین جا ئێستا کاکەجان خۆمان پێدەناسێنێ بزانین شایی چیە لەو ماڵەدا کاکەجان فەرموون سڵاو ڕێزمێ بۆ هەمووتان یاڕێی بەخێرن ئێرە ماڵە خوشکمان مارە دەکرێت ماڵە جەفەری هەمزەیە خانی خوشکتان مارە دەکرێت بەڵێرەوەڵە بارەکی بێ ئینشەڵڵا خۆش بەخت بن یا ڕەبی ئاش دەکەم کاکەجان باسی شایی و زەماوەندی ئێستامان بۆ بکە لە ئاواییدا شایی و زەماوەند چۆن بەڕێوە دەچێت وای ئێستا شای و زەمانی هەن ئەگەر زۆر بەحسی شووایم بکەین زۆر بە قەدیم نییە ڕاستی هان کە بڕێک کورتتر بۆتەوە خۆتان تەمەنتان چەندە؟ ئەمن 30 ساڵم زۆر قەدیمی شووە بیر نایەتەوە لەوەتیوە بیر لێت تا ئێستا چ فەرقێکی کردووە وەچی باز دەکەن وڵا ئەودە میشایەکان زۆر مەدانی هەبوو مەسەڵەن 6 ڕۆژ 7 ڕۆژ شایان دەکرد البەتە شایی زۆر خۆش وەلی ئەلحانەکان هەر باوەڕکەوتە ڕۆژێک و دەتوانین بڵین 4-5 ساعت شاین گۆلانەوە کە تقریبان دوانیە بە ڕۆیە بڵێ هەرە تا شەوێ بکێشەوە ئەرێ وڵا هاچە شاید 3 ساعت 2 ساعت و نیە بیر ئەو جۆستنەوە کە شەرەوەندە دەکێشێ شاید جۆستنەوەکەی بەیانی زۆر خەڵکی داوەتکەن زووتر بگرێ مەسەن بەیانەرە شاید زیاتر بگرێرێ وڵا کاکەگەر مەسەلەن ماڵەکان هەر لێرە شایە دەکەن یاخود دەستنە تالار و شت وڵی بازشان ئەکسەریت کە لێرە دەکەن زۆریشان دەستن تالارەوە ئەوەی کە لێرە شایی بکات چۆن بەڕێوە دەچێت ئایا وەکو قەدیم باز دەکەن بەیسلا خەڵک یارمەتی دەدان و فلان یا وەک ئەلئان ئێستەی شاری خەرجی هەموو لەسەر شانی ساحب شایەکەیە ئەرێ وڵا خەرجەکەی شانی ساحب شایە وەلی زەماعەتیش هەمکارێ دەکەن ئەرێ وڵای بۆ هەم شتێکی هەمکارش دەکەن کەجان خۆتان دەناسێنن ئەم نێو ماکامە شۆرەتم خولەیە خەڵکی ئەوای خوڕخڕۆم تەمەن و چەندە کاکەجان تەمەنم 35 ساڵە تەمەن درێژ بن ئینشەڵا زەماوەند کردو ئەرێ وڵا 16 ساڵە هەر بەختەوەر بن ئینشەڵا خەریکی چ کارێکن کاکە ئەندەمە ماندن لە نێو ئاواییدا نا بۆ دەرەوە کار دەکەم ماڵ و لێرە لە دەرەوە کار دەکەن بەڵێ خاڵ بوو ساغ بێ ئینشەڵا کاکەجان ئەو ڕەشای زەماوەندی چییە جەنابتان میوان ێرن وە ماڵە خاڵمە کچی خاڵم ێریەکە بەختەوەر بن ئینشەڵا کاکەجان باسی ئەو شای زەماوەندانەمان بۆ بکە بزانین ئێستا چۆن ئایا خۆش بەڕێوە دەچێ یاخود زەمانی منداڵی کە چکۆ نەبوون و بە هەر حاڵشایی و خۆشی دەچوون یا دەمتان زیاتر بەدڵ بوو نا ئەلانش دەگەر لە دێهاتی بکری هەر خۆشترە وەک تالارەکان نییە چون لێرە جەماعەتێک مەسەلەن هەیە پێی خۆش بە شایە دەکات لە حەسارەکەی شایەکە ئیواشە پێی ناخۆش سین تەمەین لەسەرێتی لە ژوورە دادێنێت وەک تالارە نییە کە دیارە تێکەڵاوی شەو ڕۆژ بەڵە کەڵدەپەڕی داوەت و پێخۆشە کاکە ئەمە کە زۆر بۆچی هەر کولن دەگەڵ شای و بەزمی تێکەڵاویم زۆرە شادی و خۆشیتان پێخۆشە یا هەڵپەڕین داپەڕینەکە شایت ئەم من دەکول لە هەمیشە شادم شادی و هەڵپەڕینم پێخۆش لای ئینشەڵا هەروە لێو بە بزە و دڵشاد بن ئینشەڵا دەست ساوە خۆش بکاکە خاش دەکەم دەست و خۆش سپاس دەکەم سپاس بۆ
لاوای خوڕخرا هاتوین میوانی ماڵە مامە ڕەحمانی بووین جایستە داوا لە مامە ڕەحمان دەکەم زیاتر خۆیان بێەوە بناسێنن. مامەجان سەلام عەلەیکم. السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس مامەجان. مامە دەکرێت خۆتان بناسێنن؟ بەڵێ دەروێ ڕەحمانی خوڕخڕەم سنیشم 84 ساڵە. تەمەەن درێژ بن ئینشەڵڵا. هەر لەو ئاوایە ژیاون مامەوە لە دیێواوایەن؟ بەڵێ وەڵە لە منداڵێرا لێرە بوو لە گردیاق بش بووینە. ئێوە لە دیێرن دواتر لەوێ ژیاون هاتوونەوێرە؟ وەلادی قزڵ خۆپێم لە قزڵ خۆپێم ماڵ ناتۆتە ئێرە 3-4 ساڵ لە گردیاق بێ بووین دوای هاتووینەوە ئێرێ هەر لێرە. هەر پێم زەڕەت بن مامەجان. خەریکی چ کارێکن؟ وەڵا کەشاوەرزین 2 هێکتار زەمین هەیە بێ سەنەدا الحان قەول سەنەدن دەنێ. هەر قال بوو ساغ بێ ئینشەڵڵا. هەر خەریکی کاری وەرزێڕینە؟ هەرێ وەڵا. مەڕوو ماڵاتونێ؟ ناوەڵا. لە قەدیمەوە چ کارێک کردو مامە؟ لە قەدیمەوە خۆش نشین بووین. چۆن دەکرێت بۆمان باس بکەن؟ مەرمان هەبوو دەچوون بۆ شوێستانان بۆ سامڕەندان بۆ ئاجیبرایمی دەچوونە ئەو شوێستانانە. داماما بە وردی بۆمان باس بکە. کەنجە دەڕۆشتن بۆ هەوار کەنجە دەهاتنەوە ستان دەکرد لەوێ. ئەرزت بکەم مانگێک بەهار دەچوو جا دەڕۆیشتین بۆ شوێستانێ 3 مانگ لەوێ دەبوون داهاتینەوە بەهارە هەوار هەبوو لێرەکە لە گەڕوسی چادرن هەڵدەدا ئەتا وەخت ساڵ سەرما دەبوو. گەڕوس شوێ مامە؟ ئەرزت بکەم مڵکێکی ئێرەیەک کە دەڕوا بۆ لای ئەو شاخی ئەو بەری بۆ لای بەحرێ. شاخ و چێوە دەچوونەوێ بۆ هەواری؟ ئەرزت بکەم نەخێر شاخ و چێم مەزراکەی مەتاعی ماڵاتیە شامێکی لێک مەتاعی ماڵاتی ئەو دێیە دەچوونەوێ لە دم چۆمەکان هەڵدەدا چادر. ئەدیک زستانان دەهاتنەوە نێو ئاوایستان دەکرد. زستانان داهاتینەوە ئێرە مەڕەکەن بەخێو دەکرد لاسە تااقەتن دەکرد خەریشی ئەو مەڕ و ماڵاتی بووین. ئەلعانی مەرمان نییە ماڵاتی دیکەمان هەیە ڕاگرتووە. سان ڕاگرتووە هەلان؟ مانگا و ئەمێش و شتیوە. دێ قال بوو ساغ بە ئیشەڵڵا. مامەجان ئەو دەم کە لە چۆستان خەریکی مەر لە وەڕاندن دەبوون یا پێشتر سەردەمی منداڵی چۆن و ڕادەبوارد ستان دەکرد مەسەن بەیانی کە دەچونە بەرمەڕی و مەڕوشتە بە هەر حاڵ دەچوونە نێو سەبزای نێو چیمان ئەنگۆستان دەکرد. وڵی ئەمە دەچم بۆکن مەڕی کەیفم ساز دەبوو دەستم بە گۆرانی دەکرد ئەو گۆرانیانە قولاسە لەخۆوە فێر بووم. هەر لە خۆ فێر بوون. ئەرێوەڵ ماڵ و منداڵەکەشم ئەگە دەهاتەوە دایاندۆشی و ڕزقەکان دا ئەمل دەهینا و زۆر بەخۆشحاڵی. جا مامەجان ئێستا گۆرانێکمان بۆ دەڵێن هیچتان لە بیرماوە لەو گۆرانیانە کە ئەو کات دەتان کوت؟ هەرێوەڵا هەموم لە بیرن. دەفەرموو گۆرانێکمان بۆ بڵێ گۆرانی بێ حەیران بێ. خونچە گوڵەکەم ئاراز و بۆم ببا بە دەرز و باز و ئای خودایە شکرم بە تۆ من هەمامە تابخاڵ لە ڕوو هەتە خوارێ دوور بە دوور پۆست و جبوومە هەنتور ئەی فایدەی نادا لە دووری ئامرەکەم مریەمە سوور ورابينا ما تدكم تغدا تودي بار حزور كنت اقول كم ارازو بوم بباب الدار زوباسو
أي خدايا الشكر مبتو من همامة بخال الروح أريد ويقول يقول السوري بجل بار الشنا وخط بلوري وريقول ابو محمد المصطفى كم وخدا واندي ميري مزن خلقي ذكر لك ويد نوري فعزرتي موسى كلم الله كم أوزارو يا كلمة يهرزي بنا يساوان كل سرشي توري بإساني روح الله كم بودي تقواري إنجيل توراة أو دقل زبوري أمان مردن صدميشي قوري قلك وراز قبيا هركز بنوري خولي النابوري ويش أقول أو أقول أبو محمد المصطفى كم أقليدنا وحيزتا أو كسان يقول منين ديوا أو خالي لسرشاني راستيا بابي خالد الانموري نبوتا أرسندي عربان سراوي دخويان دداني هنديان أقربان ملايكان لبرجيد من ورديان كردا وبصعبة وريقول ما لمني ويش أقول كساني شخال يقول مني ديواني دزاني نقصرا نقصرا نمقام المحمود نزنتا وقيمة خال يقول من كويا حلبا ديار بكرار يا بيسا صالي قاوماسي مدينة منور شام يا شريفي لقيمة وريقول الجان أقول كساني شخال يقول مني ببيتا وبقسمتا أو بستري دباري كويد نوري دقلباني بلي رحمتا أو سالكان أو سال باتشا يكي قسرو قزريان بستشوار دولتي دنيا هردقل السلطاني اسطنبول ابو خالي يقول من بداخ وعصرتها وريقول ما مني ما لبا بابني حي وريقول ويش أريد لا يا أود الموركان ولا من دين هورشي رشي تاري تربي خدايا بيت نباري لمن تردك مخلصا قربيت وقربوت انزل شاقازي حرك الكيدة دار بسماري وارد أما زيك خوم داوة شوستانا قنديل قسكلي دمام كويان هلم دستان دوا خاصة كويشي دخاصنا والله لمن خوي داوي تستريكين آيا دا خساري وش أريد من دلم وحيرانة حيرانة
أوداكي عشيم بابي لقمانا سنجي سردف وغلي دكانا حد لك دنقل خوش بمزبيدة إعلان أمان دت لك بردان دردشيم إقرانا لشوم دي وين لشوم دي تايران بلبل لشوم دي هستيدا وهاد لباني ياربو رابي الشويدي قردن زردوش القردن اي قرني زرد دوابينو جوخم خاني داناوا اغلي شنكبر حلبينوش دەنگت نەرزەمامە ڕەحمان گیان ڕەبی دەست و چاوت خۆش بێ دەڕاوستاوتکە گیان باشن شکر سلامەتن مەمنونم بە قوربان توێنی خوشکە گیان باشی زۆر سپاس دایجیان چاوت خۆش بێ خۆتان دەناسێنن ئەرێوەڵڵا بەنێوی خەدیزەی زادە محەممەدم وەلەندی خوڕخڕەمە چەند ساڵە لێرە زیندەگیم کردووە تەمەن و چەندەدا خەجێت وڵی تقریبن 65 ساڵ 7 ساڵ بم تەمەەن درێژ بێ ئینشەڵا دایجیان خەریکی چ کارێک بووی والله خەریکی لە قەدیمەوە خەریکی ڕاغ و مەڕ و نان و هەویر و تەون و تەشی و بە قوربان چاوت دەبم ئەلحانی ژەڵای خەریکی خەیاتێم و خەریکی کاری خاتێش دەکەن دەخەوەڵە لە مێژە دەیکەن خاتی لە مێژە تقریبن 50 ساڵ دەبێ خاتی دەکەم لەکن چێ فێربوونە لەکن دایکم دایکش و خاتی دەکرد خاتی دەکرد ئەو شتانە شەر لەکن دایکم فێر بووینە خال بوو ساغ بێ ئیشەڵا کچەکانشم بۆ خۆی کچەکانشم بۆ خوان خاتن مانتۆی دەدرون هەموو لیباسێکی دەدرون کچێکم بۆ خۆی دا کارمەندی وان شەبەکەیە چە منداڵ تێ دایجە چوارم هەنا خدا پێت بێڵن یاڕەبی کم هەیە بە قوربان بم لەکنت ماوە نیازە ماوەندیان کردو وڵای دوو زەماوان دیان کردو یەکیشم لەکن ماوە کوڕێکشم هەیە بەختەوەر بن ئینشەڵا خدا پێت بێڵن یاڕەبی سلامت بی دەی دایجان بوومان باسی و کارام کە خەریکی چ بوون چتان دەستنی خێریکی وی بین بڵوزمان چنیوە دۆڵاغمان چنیوە ئەوەی کە دەیچنن ئێستا چ دۆڵاغا دۆڵاغ چ بوو بۆچی دەبێت لەمان ئەوە دەلاقی دەکەن دەگەڵ کاو پاتۆڵی هەڵی دەشێشن بازێک پێ دەڵن زەنگاڵ بازێک پێ دەڵن دۆڵاغ تۆز لیقیشی پێما بە پێ دەڵ وڵا ئەمەوەی پێ ناڵێن ئەمە دەڵێن دۆڵاغ کنەما داوە هەڵی دەچێشن بۆ جوانی دایجان بۆمان باسکە کە چۆن ساز دەکرێ ئەو بەنەی چۆن ساز دەکەن کە دوادێن دەست ئەوە خوری بووە لەمە ڕیمان کردوێتەوە هێنامان شتومانە بە شەمان کردووە ڕستومانە پاش ڕستنەکەی ئینتەلەکانە ئاوا کردومانە تا گڵۆڵە و داینتەلەکانە دەکەینە ئەو جوورشتانە هەموو کارانە بۆ خۆتان دەکەن کردومە ئەرێوەڵڵا حال بساغ بێ ئیشەڵا ڕستومە کردومە تێ دەحەمەلم هیناوە ئەوانە لە چێ فێربوونە لە مێژەوە کارش دەکەن ئەرێوەڵڵا ئەو لەگە خاتێکی فێربوونی زمانی قەت زمانی منداڵەوە دایکم بۆ خۆی هەموو کارێکی کردووە بۆ خۆشم هەموو کارێکم کردووە منداڵەکانیشم هەموو کارێکی لە خۆم فێربوونە حال بساغ بێ ئیشەڵا کاری دیکەستان دەکرد جگە لە کار و باری ماڵەوەکو مەڕ و مانگا بەخێوکردن و مەزرا مانگامان بەخێو کردووە بژارمان کردووە ئەدی چوونێتە چەوەند دروشتی مەڕمان دۆشیوە وڵاغمان دۆشیوە کاری ماڵەمان کردووە تەون و تەشیمان کردووە قەدیم ئەو جوورە کارمان هەموو شتێک کردووەمە حقال بساغ بێ ئیشەڵا ئێستا ژۆ کارانە هەر دەکەن هەموو حانج وڵاغ وشتی تەوی لێ بۆ خۆم دەیکەم لە کاری ماڵە تاو دەکەم مەگە خەلاص بم خەیاتێ دەکەم ئەگە وەڕز بووم دەست دەدەمە ئەو شتەی ناتوانم دقیق بێکار بم حقال بساغ بێ لە قەدیمەوە هەراوە پڕکار بوو مەرێ وەڵی لە قەدیمەوە هەر ئەوا بوومە هەر پڕکار بوومە قەتیش ناچمە ماڵ جیلانیش بڵم لە جیلانی و کاری فێر دەبم لە ئاقلی خۆمە و لەوانێکی دایکی خۆمە و لە ڕستنی خۆمە فێر بوومە حقال بساغ بێ ئیشەڵا زادایجان بۆ جۆرێکی باز دەکەی دیارە هەر قام کە تونەرێکی لێ دەبارێ ئەوایدی بڵێن چێ حقال بساغ بێ ئیشەڵا لە شتێکی دیکە و باس کرد پێما بێ کوتان قەدیم گۆزەش و ساز دەکردوەکە جۆم لێ گۆزەشم ساز کردووە سوێنەم ساز کردووە هیچ کەس کوشتی تێدا دەشین شیوان تێدا دەکرد سۆنە سوێنە بیلامانیەوە نەقزیمە لە شوێت چۆن تەشتیدا دەکەین قەدیم دەنکردنە سوێنە شومان تێدا دەکرد ئەو لە چی ساز دەکرد قڕێ دەچین قورمان دێنا لە گۆ لە چۆمەڵانەیە دەمان هێنا لە ماڵە دەمانگرتەوە و دەمان شێلا و هەڵمان دەست و دروستمان دەکرد و ئینچەل دەنهێنا کڵەمان لە حەسارێت چون لە مەزرا حیبنی بەدەوە دەشتی شتمان بۆ دەهێنا کڵەمان لێ پێوە دەنا کڵە چ بوو کڵە دەمان کردە مەسەن ئەرحان شتێشەوەنی ئاوری هەڵدەکەی شتێشی دەنێ و دەنی سووری دەکەی بە جێگایەوەی کوورە بێ ئەمە دەمی کڵی حیبنە بێ ئی دەوەی سازمان دەکرد گەورە گۆزەکانمان دەنێ و دەنا هەموو بە دەرمانی ڕنگمان دەکرێت تا بە خاتریەوەی جوان بن
بۆ خۆتان سوورتان دەکردەوە بۆ خۆتان ڕەنگی شو دەکەیت بەڵە بۆ خۆنەمە گوڵمان لێ دەکردنێ سوورمان دەکردەوە کڵەمان لێ پێوە دەنعتا سوور دەبووە جوان زالێمان دەگەڕا سار دەبەوە ئەگەر سار دەبەوە گۆزەمان هەموو هێنەداد دەنا ئاوشتمان تێدەکرد دەمان شوودخانمان دەکردنەوە خەسوم دەچوو بەداشقای لەو دیانە دەیفرۆشت دەشتان فرۆشت و بۆ خۆشتان کەلکولێوە کەلکمان لێوەدەگەرەوە دەمی تۆنگە نەبوو مەشکە نەبوو شتێک نەبوو ئیسفادەمانە لە جوور چاک دەفرۆشرا ئەرێوە دەفرۆشە جگە لە گۆزە چی دیکە و ساز دەکەیت والله جا حیز نەما تەونم هەر کردووە شارم کردووە فەرشم کردووە ئەدی کاری مەزرای کەشاوەرزی لەگەڵ پیاوەکان کاری کەشاوەرزیمان کردووە حەسیر مەڵا حەسیرم نەکردووە من دایکمان حەسیریان کردەوە لیم حەسیر و ساز دەکەیت حەسیرشمان ساز دەکرد بۆ ماڵە خۆمەمان بۆ کری سازم نەکردەوە ولی بۆ ماڵ خۆم سازم کرد عاش دەزانم بیچرم ئەو لە چی ساز دەکرد حەسیر زەگەنی جەگەن چ بوو زەگەن پوشی مەزرادی توتەدا ئانەکاندا هەڵدەستێ دەچوین هێن دەمان هێنا دەمان درو دەن ئیشکن دەکرد دەن هێناوە ماڵە دەستی بیلەمان ئەوە هەڵمان دەقەڵاش وەک تەونی بۆمان ڕیاڵ دەکرد زابیلەمان تێمانەوە دەدا دەبوو عسیر لە جاتی ئەو فەرشەی سەر عسیرێدا دەنیشتین لەسەر حەسیرەکە دادەنیشنت فەرش نەبوو ئەو فەرموتان تەونی شو دەکەیت ئەرێ وڵات تەونیشم کردووە تەونی کارگەی زەلام فەرشی ئەوام کردو فەرشەوە زەلام کردووە ئەوانیشتان دەفرۆش یاوا هەبوو بۆ خۆتان بۆ تومان بەکرێت دەدروست دەکرد بۆ ئاغامان بەکرێت دروست دەکرد بەکرێ سازمان دەکرد بە پوڵ بە خەڵکین تا دەکرد قال بوو ساغ بێ ئیشەڵڵا دایەگیان دایە ئێستا کاروباری ئاوایی وەکو قەدیم سەخت ماوە ینی ئەو هەموویەک دروستە ئێستاش خەریکن بەڵام بۆ کۆدەم خەریکن وە کۆدەمە هەموو کارەوە هەیە ناوەڵا الحانە بۆدی ممکانە ئەلحانەوە مەشکت دەبی هۆلەوەی تێی دەکەی و ڕێخە ساڵان بە سەوەتەی دەمان ڕژد ئەلحان بەداشقی دێ ڕێژین و سەوەتە چ بوو سەوەتە بیلامانە دانهێنا شولک دایان چنی وە قرتاڵی وەنێ قرتاڵە بدایدێن بەعزە شتێکی تێدەکەن ئەو دەمان کردی بە پشتێمان دادەدا ڕخمان دەڕش ئەویشتان بۆ خۆتان ساز دەکەیت وڵاش بۆ خۆمان سازمان دەکرد ماشەڵڵا هونەر و زۆر بووە ئەی هەر شتێک کە بڵێ بۆ خۆتان سازوو دەکەیت حەت شتێکی بڵێ لە دنیاە هیچ لە دنیا کەڕمی خوددا کاری خراب نەبێ لە دنیا حیزوو دزی کار بێ جەمانەکە دەنا هیچ کاری لەسەر ئەو دنیاە هەموو کارێکم کردووە هەمووشم بەسەر بڵندی کردووە ڕبی قال بوو ساغ بە ئیشەڵڵا باسی مەشکەژانت بۆ کردین دایەجان ژاندن دەمان هێنا ئەو دەمی مەشکەی دار بوو هەر ڕۆژێک بان مەشکەی دار مەشکەی دار بوو ڕۆژێک 5 مەشکەم دەژان بەیانی ساعسی هەڵدەستان 5 مەشکەم دەژان ڕۆژێک 4 مەشکەم دەژان ئەو دەمی یەک چاڵ شت نەبوو بیر هەبوو کانیا هەبوو دەچین لە بیرێ لە ئاکانیا ئایسارمان دێنا شەوە ساعسی مەشکەمان دەژان هۆ لە عسارە سێپەکمان دادەنا مەشکەمان دادەنا ئەو دەمی چیلۆ ڕۆنی تمەنێ دوتمەنی دەکرد دەمای بۆ خۆمان دەمان خوا ساڵ دوازەمەگەنم دەزانێت ڕۆنی ئەمیرکە و شت چیە ڕۆنی میکە خواردنی چییە دەنێنا ڕۆنی خۆمان دەخوارد چاکەمان پێوە دەکرد دەمان بەخشی دەن فرۆش چلۆی بەتمەنێکی بە دوتمەنی ئیسفادە لەو ڕۆنانە دەکەن ئەرێ وەڵا الحان میسفادە ڕۆنی خۆمان دەکەم دایجان باسی و مەشکت بۆ کردی مەشکە چۆن لە داری ساز دەبوو بیلامانێ ئاوەک ئەو وانێکی ئاوە سێپەکمان بۆ ساز دەکرد سێپایە لە سێپایەکان گروستمان بۆ تا دەکەیت گروستەکەش بیلامانێ مەشکەکە بیلامانێ ئاوە کەمبڕمان تێ دەکرد مەشکەکە ئەوە جا بە دوو نەفەران لەو لاولار ئەوە دەمانژاند مەواتێکی هیشتم کە دەڵی مەشکەکە لە داری سازدە و پەس مەشکەکە چرم بوو نا چرم نەبوو مەشکەی چرمم نەژاندووە هەر لە داری چاچیان دەکرد ئەویشتان بۆ خۆتان ساز دەکەن ئەوە بۆ خۆ ناوەستا چاچیان دەکرد لی نەدەڕژا لەو دارێ چی لێ نەدەڕژا دەن چیش مەشکە بیلامانێ ئەوەندە گەورە زاریان بۆ دێشتەوە ئەوەندە پڕۆیسپی جوانمان پێدا دەدا و مەشکەکەمان دەژاند و دەمەنزەڵ زەلامدا ڕۆمان دەکرد و دەمان کوڵاندەوە دەمان کرد شیریش دەمان کردە کەشک و کەشکەکەمان لێ دەفرۆشت و ئەوالان ئەو جوورشتا ئەو مەشکەیە لە چ دارێکی ساز دەکردرا وەڵا پێما بە نەزەرم داری بی مەشکەی چرمتان نەبوو نەوەڵا قەتم نەبوو نەمدیتوە پێم سەیرە دایجان فەرمووت ڕۆژێت 4-5 3-4 مەشکە ئەرێوڵا ڕۆژێک 5 مەشکەم دەژان ڕۆژێک 4 مەشکەمان دەژان سعات نەدەبوو سی بەیانی و هەڵدەستانی لەخەوێ ئەوە هەموو ڕۆژێ بوو یا جار ناوەڵا هەموو ڕۆژێ ڕۆژێکە ماشەڵاوەندە زۆر دەبوو ڕۆژەوەندە 6 گامێشی نەبوو 5-6 مانگامان هەبوو دەمان دۆشی دەدوارە چەند ساڵ و پێشێ مەڕمان هەبوو مەڕمان دەدۆشی دەچوینە مزرا دەچوینە و شاخانە دەچوینەکەنەوە تاڵابەی مەڕمان دەدۆشی شیرەکەمان دەهێناوە دەنکردە پەنیری دەینکەینە ماست دەمان ژان ئەنگوش گێرمێن و شۆستان و کردو چوومەتە چۆستانێ درویەچین نەوەڵام من هەر لە دێبوومە بۆ خۆشمەر وەرندێ و دیێمە
بەڵام باس و نێوبانگی حاجی تاغی بیست کوتیان ماڵە خوشکەزاکەشی ئەلێرێ جا ئێستا هاتوین میوانی ئەو داخانمە خۆشەویستین دایەجان دەکرێت خۆتان بناسێنن ئەرێ وەڵا ئەمن تایفەی ماڵە بابم تایفەی حەمە سڵەمانی تایفەی ماڵە خاڵم ئەمن بۆ خۆم خوازای حاجی تاغیم نێوتان چ دایجان ئەمن بۆ خۆم نێو مرۆتە ئەمن بۆ خۆم نێو مرۆتە ماڵە بابیشم هەر دە ماڵم دامێر کردوتەوە حەمە سڵەمانە ئێرە هەر حەمە سڵەمانە ماڵە مێردەبوو ماڵە بابم هەر حەمە سڵەمانن مێرد بە ئامۆزای خۆتان کرد وەڵا ئەرێ وەڵام مردم بە ئامۆزای خۆم کردووە جا ئەو جاریش هەر دێیدا بووینە ماڵە خاڵم ئەمن بۆ خۆم خوازای حاجی تاغیم تەمەن و چەندە دایجان واللهی جا بڵم با سەوار نیم بەڵاوەچی ئەمن لێم دەپرسن هەفتا ساڵ دەبم پترم کەمتر نیم ساڵی قازی محەممەدم وە بیردیە تەمەن درێژ بن ئینشەڵڵا چەند منداڵ و هێدا ئەمن بۆ خۆم سێ منداڵم هەنە پێنجم هەنە بۆ خۆم پێنجم هەنە دوو کچوو سێ نۆکەری تومانە خدا پێت بێڵن ئینشەڵڵا زەماوەندیان کردووەیدی نەوەتەی ئەرێ وەڵا ئەوە ئینەوەمە ئەو بووکە ئەوە ئینەوەمە نەتیژە شتەیە ئەرێ وەڵا خدا پێت بێڵ نەتیژەم گەورەنە ئەوە ئەوسپارین ئەو دەمە هێناوە ساڵ منداڵەکی بووە دەنائی دەدیم هەنە گەورەنە خدا پێت بێڵن ئینشەڵڵا خۆشت دەوێندی لە دەورت کۆ دەبنەوە واللهی بەخڵای ئەلحان با شتێکی شت هەرسکە ئەلحان زەمانێکە شت بەڕحم فەرق دەکا بە تایفە فەرق دەکا تایفێکی بەڕحمین واللهی خڕ دەبنەوە سەردانم دەکەن و هەم ئامۆزایەکان و هەم کوڕە خاڵەکان و ئەدی چ زوانم هەر ئەوی لە دوورن و زۆریان تاسفی من هەیە و زۆرم احترام بۆ دادەنێن و زۆرم سەردان دەکەن و ئەرێ واللهی ئەوانیان هەنە الحەمدولیلا باسینەوە نەتیجەکانتمان کرد ئەوان کە ئیسلامەوەکان کەنا بەڵام نەتیجەکان دیارە منداڵن جادایژیان لە سەردەمی منداڵی خۆت چدووە بیردی هەر خەڵکی واوایە بوونەوەیە وەڵا منداڵ بوونە ماڵن لە قزە خۆ پێ بە منداڵی هاتوونە ئێرەی نەچوونە چ جێدی هەر لە خوڕخڕی بوونە ئەو دەمستان دەکرد کە هاتنێرە ئەگەر هاتوونە ئێرە کە شاوەرت بوون مەڕدار بوونە مەڕمان هەبووە وشترمان هەبووە چ زانم گامێش و ماڵاتی زۆرمان هەبووە دەحەمەلن هێناون ئەدی خۆتان وەک کچی ماڵەتستان دەکرد وەک کچی ماڵە هەموو کارن کردوونە وەڵی مەزران کردو وەڵی چەوەن دەرو بژارمان کردووە زارە نسفەتی وەی ئەهلی کوردی ئەوی دێهات بووە زۆری زەحمەت و کوێرەوەری کێشاوە زۆری زەحمەت و کوێرەوەری کێشاوە بەڵا ئەلحان زەماحەت وە خۆشی کەوتووە الحەمدلای وە خۆشی کەوتووە دایجان ئەو دەم دەستە خوشکتان هەبوو ئەرێ وەڵایە و دەمیش دەستە خوشکمان هەبوو ئەرێ وەڵی شایمان دەکردو ئێرەڵا شاوێ هەڵپەڕینی شێوەمان دەکردو ئی ڕۆژێمان دەکردو هەر بێ شایی وەیە گەبووک بێ ئەگە بووک بێ ئەوانەمان هەموو کردوونەوە هاتوو چێ سەردانی دەستە خوشکان کردووە و ئەرێ لای خۆشیمان زۆر ڕابواردووە ئەگەر ئەندی کوێرێوەری و ناخۆشیمان بووە زۆریشمان خۆشی ڕابواردووە خۆشیشمان ڕابواردووە ئەو دەمیری هەر نەبی بۆ ماڵەکی واوی سەرانسەری دنیا هەروە بووە خۆشیش بووە و ناخۆشیش بووە بوونیش بووە و نەبوونیش بووە الحەمدولیلا ئیشەڵڵا کە هەر خۆشیەکانتان زۆرتر دەبێت ئیلاهی ئامین ئیلاهی ئامین دا ئەلانیش کچەکان نەوەکانت یا هەر کچەکانی ئاوایی وەکو قەدیم وەکو زمانی خۆتانەوە دەستە خوشکیان هەیە هاتشۆ یەکتر دەکەن ئەرێ وەڵا هەیەە ئێرە لە دەستە خوشکیان هەیە ئێرەڵاگەر کابرا جیران بێ قەدیمیەکان وەبیر دەکەنەوە ئەوانیش و تاسفی یەکدیریان هەیە و ئەوا لە چ زانم ئەدێگە کە حیسان بیریەکان وە دوور نەکاو دەستە خوشکەکان وە بیر نەکاو ئەدی ئیدە تازەجیش ئەمەمانە کەمتر دەناسن بۆچی کەمترمان دەناسن دەماحەتی ئەلحان جوانن وەکە منی نادەسینی مەدانین ئەمە ئەلحان دڵم بە ڕەفیقێکی خۆم خۆشە دەستە خوشکەکان ماونە لان وەڵای سێ سوارێکم ماون بەڵا وەگەگە نەبن هەروانە ڕحمیان کەم بووە لان وەڵا ڕحمیشیان کەم نییە بەڵا سەردان کەم بووە وەکە من تاقەتیان نیە ئەمن پێم خۆشە بچمە هەموو جێیەکی چاک ناتوانم چاک ناتوانم دەنادووسیەکم هەنا وەڵای هەر دەخۆشدانە وەڵی سەردانیان کەمەوە باڵا حەوات پرسیان دەکەم و ئەوە بەزەنگ بۆیان لێ دەدەم و پێم خۆشە قسام بکەین و پێم خۆشە یەکدری دیدەنی یەکدری بکەین و بەڵا جارێ زستانەوە ساردەوە خوای ئەمن بڕەشی چاترم لەوان
ئەمن بڕکساتیشم لەوان ئەوان کەوتونە بدەی چابوو ئەمن بۆ خۆم جارێک دوو شەریک بوون یەک بابی میرزا حەوڵای بگوێگە حاجی تاقیە بوو ئامۆزا بوو دا ئەمن بەو خاڵم کوتم خاڵە کوتیاکتم وڵات و خەت خێرێ ناکەی فلانە کەسا ئەموو ساڵە کەڵەکی دەوژیتەوە دەیدا بەو خوڕخڕای ئەگە لە خوڕخڕە زیاد بوو دەیبا بۆ دێ ئەو بەری کوتی جا ئەو ساڵە خێرێکی دەکا ئەمن نان بدەی چاکم ئەتوو بزانە ڕۆڵە ئەمن چەند حالم نانی من دەخوا دا ڕاست ئەوەی ڕاست دەکە وتم وەڵا خاڵە ئەمن مەحکوم بوو ڕاست دەکەی ئەتوو نان بدەی چاکی دا وەڵڵی هەم زستانانیش بەسەری تو بۆ خۆم دانیش بووم ئەوە دەگەڵ کچێکی میرزا حەوڵای دەگەڵ کچێکی حاجی تاقی دە ماڵی دامێر کرد بوو ئەویش لە ماڵی دامێر کرد بوو ژنیە کات کوتی دادەزارە کوتی ئاکوتی دادەزارە ئەو ساڵ هیچمانێ کە چێکمان منداڵ هەیە پێم خۆشە دێمە من لێرە ئاوێ دێنم کابراکەشم پشتا حیبنەی پشتە تەویلەی کاری تەویلەی بکە ئەوی کوتی ژنەکەش کوتی داحات چ بکەم دایکەوە هەژ ئاوشێشن هەیە و 12 شوانن هەیە و 4 کابرای پیاوی تەویلێشن هەنا خاڵیشم بە ڕەحمەدی لەسەر تەختێکی دانیش بوو لەسەر تەختەکەی کوتی ڕۆڵە رێوش نەبووە هات بوو توێڵا کاری هەبوو تۆڵای بە قەبری جەنابی سەیدی دەچی دەیجێڕیەوە چی ژنەی جێراوە ئەگە ژنەی جێراوە کوتی ڕۆڵە بۆ هات بوو توێڵای بۆ کارێکی وە کوتی دێژنە ئەو کچەی من چی پێ کوتی توێڵا وای پێکتم کوتی دا ئەو ماڵە من نییە ئەو نانە نانی من نییە ئەمن ئەو ماڵم دروست نەکردووە ئەو ماڵە من پەیدام نەکردووە بەیان نابیانی بەخۆت و بە پیاوەکە دێ ئێرە هیچ کەس سەقی نییە نانیش بەرە نانیش بخۆ چاش بخۆوە قەند و چاش بەرە پێ خۆرێش بەرە حتا بەهارێ بەخۆت و بە پیاکەت کە سەقی تو نەبی وڵای بەسەری ئەو مەجلیسەی بەیانی ژنەش بەکار بوو بەیان نابیانی ژنە هاتەوە دا بە کەلێک بوو بۆ ئاو بۆ کاری ماڵە ئەگە ئێوارە دەچۆوە پێش کۆشی بەربێنکەکان بۆ پڕ دەکرد لە شت دەیکوت ناخۆ لێرە ئەوانە بەرەوە وەڵا تا بەهاری ژنە و پیاخوا جا هەر نەبی ئەو هەتا 6 حەوتێکی سەڵ دەچون لەو وەتاغەی دادەنیشتن ئەخر یەک دەیکوت بۆ هاتوو یەک دەیکوت چکارە یەک دەیکوت دەرێقەتەوە خەڵکی کوێی هیچ ئەوە نەبوو تا ئەو 56 هەتا وەختی کاری بەهارێ داهات ئەو سێ چوارێکەوە لێ بخۆیان بەخێو دەکرد کەس لێی نەدەپرسیم ڕاقەت و دەچی دەگەڕێ کە سەقی نەبوو بڵە بۆ هاتووی دەست و چاوت خۆش بێ دایەجان بۆ هەموو بیرەوەرێ جوانەی دەستت خۆش بێ بە قوربانی توژم دەبەرە توژم دەستی گۆش خۆش بێ شوێنەی کە دەیبینن هەمان پیرچەندورەکە هەڵبەت ئێستا داویانەتەوە و تەندورەکە لێرە نەماوە ئەو دارەش کە دەیبینن هەرو دارە بۆ و پێسلا ئەو تەندورە بۆ کە لیباسی منداڵانیان دێنا لێران داویشت و دایان بردەوە یاخۆ وەکو لیباسانە لێرە بەجیان دێشت و بڕوان ئەوە بوو کە نەخۆشیە و منداڵی چاک دەبێتەوە بەڵام بەداخەوە نازان بە چه هۆیە لێرە تەندورەکان داوەتەوە و تەنیا گوڵ و خۆڵێک ماوەتەوە. بینەرانی خۆشەویست و ئازیزا ئەوە بوو راپۆرتی ئەو ڕۆمان لە ئاوایی خوڕخوڕا هیوادارم کە بە دڵتان بوو بێ مشکە ڕۆژمان لێ درەنگ بە وردە وردە دەمان هەوێ بڕۆینەوە بەرەو مەهاباد تا دیدارێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.